کە ئێمە دەمێکە هەموو میلەتی کورد و هەموو گەلانی ناوچەکە داوای دوعای خێر دەکەین بۆ بارانی ڕەحمەت. بارانی ڕەحمەتی خوای پەروەردگار هەمیشە ئینسان کە داوای بارانی کرد بڵێ یا ڕەبی خوا بارانی ڕەحمەت بێ، چونکە شەرنی هەر ئاوێکە لە ئاسمان باری ڕەحمەت بێ، جاری وا هەیە دەبێتە غەزەب و لە ناوچوونی گەلانێک. هەمیشە داوا دەکەین بارانی ڕەحمەت بێ، غەیظ بێ، نەک مەتەر بێ. بەڵام کاتێکیش کە باران دەبارێ سەرەڕای هەموو دڵخۆشیمان ئەبینین بەتایبەت لە شاری هەولێری خۆشەویستدا لەم شەوی ڕابردوودا کۆمەڵک خەڵک بەداخەوە بەهۆی ئەو بارانەوە کە بوو بەلافاو و چۆتە ماڵەکانیانەوە گیانیان لەدەستداوە. چەند ئافرەتێک بەداخەوە لە ناو ماڵەکاندا خنکاون، لە هەمویان متەئەسیرتر منداڵێکی 10 مانگان بە باوەشی باوکیەوە کە سارێک لەولاوە هاتووە لێیدا و مناڵەکە لە دەستی پەڕی و مناڵەکەش خنکاوە تا ئێستا جەنازەکەشی نەدۆزراوەتەوە. ئێمە متەئەسیرین بۆیان خوای گەورە بەویستی و ڕەحمەتی خۆی دڵتەنگ نەبن، تووشی ناشکری نەبن و هیچ مرۆڤێک هەڵەی ئەوە نەکا بڵێ ئەم بارانە بارانی خێر نەبوو، بارانی غەزەب بوو. بەویستی خوا هەمووی بارانی ڕەحمەتە، هەمووی دەبێت لە کاتی خۆیدا ببارێ، هەمووی لە لای خواوە بە ڕەحمەت باریوە. ئەوەی کە بۆتە مای کارەساتەکان بەسەرکردنەوەی خواییە بۆ ئەو ماڵانە خوا سەبووریان بدا. دووەمیشیان نەزانی مرۆڤەکانە. ساڵانی پێشوش دەقاتی ئەوە لەم هەولێرەدا باران باریوە، هیچ کارەساتی بۆ حەدانەش وەکو ئەم ساڵ و ساڵانی پێشووتر ڕووی نەداوە. ئەوە سەقەتی مرۆڤەکانە لە ئەندازیارێکەوە کە ئەو شوێنانە دەکا بە خان و لە شارەوانیەکەوە کە دەیانکا بە گەڕەک و دەزانێت دواتر بە کەڵکی ژیان نایەن. هەر تەوزیعکردنی زەوی و هەر دانانی گەڕەک شەر نییە، ئەبێت تۆ حیساب بۆ هەموو بابەتەکان بکەی. ئەگەر زۆرترین باران لە ساڵێکا ببارێ چۆن گیانی ئەو مرۆڤانە دەپارێزرێن، کەواتە ئەرکی یەکەم لەسەر شانی حکومەتە کە بە دوواداچوون بکە چێ کەم تەرخەم بووە لە دانانی ئەم شوێنانەدا. بەڕاستی ئەوانە پێویستە سزای یاسایی بدرێن لە ئەندازیارەوە لە شارەوانی و لە هەر کەسێکە کە کەم تەرخەمێکی کردووە. دووەم حکومەت باوکی میلەتە، ئەبێت لە لێ قەومانە کابرا یەک سارە شڕی هەبووە، تەکسیەکی هەبووە، سارێکی هەبووە، ماڵەکەشی بەم زستانە تۆ دەچێتە ژوورەوە یەک تۆز فەرشەکەت تەڕ بێت چەند دڵ ناڕەحەتی. ئەی ئەگەم مەترێک ئاو لە ناو ماڵەکەتدا بێ و هیچن نەمابێ. بەڕاستی بە حکومەت دەڵێم ئەگەر بێت و ئەو ماڵە گەرم و گوڕانەی خۆتان لەو شوێنە بەرزانە خوا لێتان تێک دەدا ئەگەر ماڵی ئەوانە نەبینن. ئەو بە 5 وەرەقە و بە 10 وەرەقە قەرەبوو ناکرێتەوە. ئەبێ بەڕاستی خەمێکی عامیان لێ بخۆن، نەک بارانی داهاتوو دیسان خراپتریش بقەومێتەوە. سێم خێرەومەندان، کەسانی خێرەومەندی شارەکەم، هەر کەس لە توانای خۆیدا بە بەتانیەک بێ، بە پارەیەک بێ، بە سۆبایەک بێ، بە هیتەر و نەوتێک بێ، کاکە هەرچەندی دەسەڵاتت هەبوو خێرەومەندان خێرێکی گەورەیە بەدەم ئەو لێ قەوماوانەوە بچن کە لە شارەکەی خۆماندان و نزیکی خۆمانن لەبەر خاتری خوا، بەڵکو خوا دەرگای ڕەحمەتیش لە هەمومان بکاتەوە.